طبعا سلێمانی بە دۆخێکی نەخوازراوە بە دۆخێکی ناخۆش ئێستا گوزەرەکە. ئێمە مامەڵەی هێزانامنیەکان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە بینیمان لەگەڵ خۆپشاندەران لەگەڵ ئەو خەڵکانی کە داوای مافی خۆیانیانە کرد و دوێنێ شەویش مامەڵەی هێزانامنیەکانمان لە پیرەمەگرون و لەسەر ڕێی کەرکووک بینی کە بە چی جۆرێک مامەڵەیان لەگەڵ خۆپشاندەران و دەنگی ناڕازیە کرد. ئەوەی NRT تاوان جاری یەکەم و دووەم نییە و چاوەڕوان کراو بوو بۆ هێزێکی ئەمنی، بەڵام بەرپرسیارەتی ئەم شارەکە لە دەستی پارێزگاری سلێمانیە و بە حساب لە ئێمە و لە بزوتنەوەی گۆڕانە بە پلەی یەکەم ئەو بەرپرسیارەتێکەکە هەڵەگرێ لەم ڕووداوی کە بەسەر NRT هاتووە و دام و دەستگاکانی پۆلیس، دام و دەستگاکانی ئاسایش بەرپرسن لە گیانی هاوڵاتیان، گیانی ئەو کەسانی کە ناڕەزایی دەرەبڕن و ئەم شەپۆلی کە بە تازایی بۆ سلێمانی هاتووە بۆ ئێمە نامۆیە پێڕانە هاتوین و پێشی ڕانایین. دەست پێک ئەمە سیاسەتی بزوتنەوەی گۆڕان نیە و بزوتنەوەی گۆڕان دژی هەر جۆرە کار و ڕەفتارێکە بەرامبەر بە ئازادی و ئازادی ڕادەربڕین و خۆپشاندان و ئاناکێ لە ماوەی ڕابردووە بە بەیاننامە و بە بەلاغەمیان خستووەتە ڕوو و بۆ پارێزگاری سلێمانیش لای ئێمە پرسیار دروست بووە کە ئایا پارێزگاری سلێمانی دەسەڵاتی هەیە، دەسەڵاتی کۆمەڵشتی تەشریفاتی هەیە، دەسەڵاتی بەسەر هێزە ئەمنیەکانیشا هەیە، دەسەڵاتی هەیە وەکو لیژنەی باڵای ئەمنی پارێزگاری سلێمانی ئەتوانێت تەحکوم بە هێزەکانەوە بکایان نا. ئەمە لای ئێمە بووەتە پرسیار و ئەبێ وەڵام دەرەوەی ئەو پرسیارە بێ کە تەنیا پرسیاری من نییە، تەنیا پرسیاری خەڵکیشە و پرسیاری هەڵسوڕاوەکانیشێتی و پرسیاری هێز و لایەنە سیاسەکانی ترە. بە بڕوای من ئەگەر توانای ئیدارەدان توانای تەحکومکردنی بە هێزی ئەمنیەوە نییە، باشترە ڕوون و شەفاف لەم مینبەرەوە لەم شوێنەوە بۆ خەڵکی یالان کە. بێگومان ئەگەر لە کۆتایی پرسیارەکەەوە دەست پێگەم بەڵام مەترسی هەیە و هەش بووە لە ڕابردوو شامە یەکەم جار نییە. ئەم هەرم کەناڵە دوای چەند سەعاتێ لە پەخشی خۆی لە 2011 سووتێنرا، بۆیە هەموو ئەمانە دەربڕیەوەیە کە لەم هەرێمان ئازادی نییە بەو معنای ئازادی نیمچە یا پراوێزێکەیە لە دیموکراسی لە ئازادی و ئەم هێز دەستەمکارانە بە تایبەتی پارتی وێچێتی کە سوڵتەیان هەیە و هێزیان بەدەستەوەی پاریان بەدەستەوەیە لە ڕاستیە بەم شکڵیانەوە ئیدامە بە حیاتی خۆیان منکەمە بە ناچێتە سەر و بە تایبەتی من دوور لە مەسەلەی شارچێتی و چکەوکو ئینسانێکی کورد وەکو ئازادی خوازی سلێمانی بەعز نەیتوانێت بێدەنگیکە کە پیانەوە مەدینە سەحبە ئێستا ناکرێت بەم هێزانە بێدەنگکرێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ڕاستیە ئێستا لەگەڵ پارتی لە حکوومەتایە و حکوومەتیان هەیە و گۆڕانیش کە لە حکوومەتایە ئەبێ ئەمانە زەخت یەکێتی گۆڕان زەختکەن لە پارتی بێنە سەر ڕێگا ڕاستەکە، نەک ئەم یەکێتی نیشتیمانی بێوێت ئەم منتیقەیەش وەکو منتیقەکانی دووهۆک و هەولێر بە زەبری هێز بێدەنگیکار کە لە ڕاستیە منتیقەی هەولێر و دووهۆکیش ڕۆژێک ئەبێ بتەقنەوە وەکو مەنجەڵێکی بوخار و کۆتایی بە وستەمکاریە بێنن. بۆیە من پشتیوانی هەموو دەنگی و میدیایەکی ئازادم لە هەرێمی کوردستانە و هیچ نیزامێکیش بە سەرکوردکردن و داخستنی کەناڵ و گرتنی ڕۆژنامەوان و چالاکوان ناتوانێت بەردەوام بێ و هەموو ئەو نیزامانە بەنەتیجە کۆتاییان پێدێت و سەری خۆیان نەخۆن، بەڵام پەیوەندیدارە بکاتەوە.